بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. بەداخەوە دوای ڕووداوە دڵتەزیانەکەی کە بەسەر بەشێک لە کوردستانی ڕۆژهەڵاتە هات، ئەویش بەهۆی ڕوودانی بوومەلەرزەیەکەوە. ڕوودانی ئەو بوومەلەرزەیە وای لە ئێمە کرد وەکو تیمێکی ڕۆماڵی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە شاری سلێمانی بڕیارمەندا وەکو تیمێک بین لە شاری کرماشان و دواتر سەرپێڵی زەها و ئەو ناوچانەی کە تووشی ئەو کارەساتە بوون ڕاستەوخۆ چەند بەرنمەیەک چەند هەواڵێک ڕاستەوخۆ پەخش بکەین و دواتریش چەند بەرنمەیەکی دۆکۆمنتی و چەند فیچەرێک لەگەڵ چەند راپۆرتێکە لە سەرجەم ئەو شوێنانەی کە بەداخەوە بە ناخۆشترین و ناڕەحەتترین شێواز تووشی ڕووداوی بوومەلەرزە بوون کە بەشێک لەو شوێنانە بە تەواوەتی وێران بووە و هیچ شوێنێکیان جگە لەو خێمانەی کە پێیان درراوە بۆ ژیان نەماوەکە تێیا بژی. هەر ئەماژن تیژە ئێمە گشتمان یەکێکین هاتین تۆ لە ئێرە خاتی من لە کەرەج و کاران هاتین ئەمانە لە گشتیان هاتین بۆ خدمەت. کاتێکە تەلەفۆنیان کرد بۆ من وتیان ئەو تیمێ و بەرادرانەی پەیام کردێن دەچن بۆ سەرپێڵی زەها و بۆ ئەم کارەساتی ئەم بۆ مەلەرزە و بۆ گۆزانەوەی ئەو تەسویر و هەندێک فیچەر و شتە زۆرم پێ خۆش بوو چون من دەفعەیەکی تریش هاتبووم بەڵام زۆر شلۆغ بوو زۆر خەرەباڵغ بوو نەمتوانی زۆر ببین گەڕاینەوە ئەم کێرەتەی زۆرم پێ خۆش بوو کە هاتینەوە. وڵای تر ئەو شەوە هاتمە مەرز بە دوایە ناو هاتیم بۆ ئەو شەوە لە پاوە بووین و جاڵتە هاتیم بۆ سەرپێڵ ومانە ئەم کارە بۆ نابێ بڵێ بە یەک نەفەر یا دوو نەفەر بێی ئەم ڕووداوانە یا ئەم کارەساتە بگۆزیتەوە بۆ ئەوێ ئەبێ چەند نەفەر بیت کە بتوانیت کارەکان باشتر و جوانتر بەڕێوەبەریت و هەروەها کاک جەلال و کاک عادل کە لێەوە هاتبوون کە منی شەر بە عنوانی وەکو مصەورێکی کە لە ئێرانە عیشەکەین بۆ پەیام لەگەڵ یانە هاتم بەڵام لەم سەفرەیە شتانێکی زۆرم بینی کە ینی زۆر لەسرم ینی زۆر ناڕەحەت بووم. ئاواتەخوازم تا ڕۆژی کە خانووەکانیان بۆ دەکرێتەوە بمتوانی باەکە لێرە بمامایێتەوە چونکە هەر کۆڵانێکە ڕۆی هەر خەیمەیەکە گەڕێی هەر مرۆڤێک تەبینی لەم شارە بۆ خۆی چیرۆکی هەیە کە ئامانجی هاتنیشم بۆ ئێرە چنینەوەی و چیرۆکانە بوو. پێویستە هاوڵاتیانی خۆمان یا بینەرانی عزیز لەوە تێ بگەن کە هاتنمان بۆ ئێرە وەکو تیمێکی تایبەتی پەیام تەنها ئەوە بوو کە قەبارەی ئەم ڕووداوە و ئەو چیرۆکانی کە لەم ڕووداوە نەدا دەمێننەوە چیرۆکێکی تراژیدیای زۆر کە ڕەنگە بۆ 20 ساڵی تر 30 ساڵی تری هێشتا هەر چیرۆکێکی زیندوو بن بۆ ئەوە هاتیم کە ئەمانە تۆمار بکەین. خۆشحاڵم توانیم و بە شانازیەوە لەسەر خۆم حسابی دەکەم کە توانیم بێمە ئێرە. بڕیاری هاتنمان لەوە دەستی پێکرد دوای ئەوەی کە ئەم حاڵەتانە ڕوویداوە دەربەنی خانی خۆشمانی گرتەوە دووجار ڕۆشتمە دەربەنی خان کاتێک کە لە دەربەنی خان من زۆر بیری ئێرم دەکرد ئەگەرچی من پێشە نهاتبوو مام شارەوە دەمزانی لە چاو دەربەنی خانە ئێرە وەزع خراپترەوە دنیایەک چیرۆکەیە بۆیە لە پێشنیارێکدا کە ڕاستی بەڕێوەبەرم کرد و دوجار ستاف و بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ ڕەزامەندیان لەسەرەوە دەربەری کەتیمێکمان بێن چرکە خولە کاتژمێ ڕۆژم دەژمار تا بگەمە ئێرە کە گەشتمە ئێرە دنیایەک چیرۆکە بوو زۆر ئێستا ناڕەحەتم کە جێی دێهێڵم. شێوازی کارکردنمان لێرە لەگەڵ هاوکارانم کاک عادل و کاک محەممەد ئاسان نەبوو بەڵام کاتێک کە دەمانتوانی دەردەدڵێک لەگەڵەوە خەڵکەیە بکەین زۆر پیاسوو دەبوو. نانی بەیانیمان لەگەڵ خەڵکێک کە لێرە خەڵکێکی زۆر سەمیم و میهماننەوازین لەگەڵێکێکا دەخوار کە بە تەکلیف دادەنیشتین بەڵام نیوەڕۆ نەمان دەزانی لەکوێ دادەنیشین لەکوێ نان دەخۆین نیوارە نازانین لەکوێ نان دەخۆین شەو نازانین لەکوێ دەمێنینەوە و دەنوین بەڵام ئەوەندە هەبوو
چاوەڕێمان دەکەرەگەر هیچ شوێنێک لەبێت لەناو سیارەیە بخەوین. ئێمەش حاڵمان وەکو ئاوارەکان بوو، چونکە گەر وەکووان نەبووە نەمان دەتوانی لەوانی شتێ بگەین. هەر کەست دەبینی کە دەیزانی تۆ تەلەڤیزیۆنێکی یان میدیایەکی چیرۆکی خۆی بۆ باس دەکردی. هەر چیرۆکێک بە قەبارەی خۆی تراژیدیا بوو، دڵتەزێن بوو. ئەوەی کە دێتە ئەم شارە یەکەم جار حتممە دەبێت فرمێسک بڕێژێت. من بەو هیوایم کە توانی بێتم بەشێکی کەم لەو چیرۆکانم گواستی بێتەوە لە بەرنامەکانمدا بۆی کە خەڵکی خۆشمان ئاشنایەکی پێیان بکات بۆ ڕووداوی کە لێرە ڕوویداوە و لەسەروی هەموو ئەوەی کە من لێرە لەلام زۆر گرنگ بوو دووشت بوو. یەکێکیان باوەڕ بەخوابوونی ئەم خەڵکی کە لێرە هەبووە، کارەساتەکە لە لای خواوە هاتووە کەچی باوەڕشیان هەر بەخوا هەبوو، سەبریان هەر لەسەر دەکردەوە، شکری خواشیان دەکرد لەوەی کە لەم کارەساتە دەربازیان بکە. ئەو یەکێک بوو لەو یعنی شتانی کە دەمبینی لەناو خەڵکیدا زۆر پێم سەیر بوو و هیوابوونیان بەوەی کە جارێکی تر ژیانیان بنیاد دەنێنەوە. یەکێکی تر بوو لەو شتانەی کە لێرە بەڕاستی جێی سەرسوڕمان بوو بەلای منەوە و لێرە هەڵابجەم بیر دەکەوێتەوە لە دوای 26 ساڵ کە ئێستا هێشتا هەندێک چیرۆکەن هەر تازە بۆمان دەرەکەوێت لە هەڵەبجەیە چی ڕوویاوە. شێوازی کارکردنمان طبعاً ئەو شێوازەی کە لە سلێمانی بڕیارمان لەسەردا بەو شێوازە نەبوو، چونکە ئێمە ئەو کارەساتی کە لە سلێمانی بیستمان ئەوەی ڕاستی بێت کاتینە ئێرە بەو شێوازە نەبوو. هەر ڕۆژی یەکەم کە داخڵ بووین لە ڕێی چەند برادێرێکەوە دوای ئەوەی کە چەند شوێنێک کارەساتەکەیان کەمتر بینی بوو، یعنی ئێمە زۆر مەعجیب بووین بۆ شوێنانەی کە بە حاڵ ینی لە چاو ئەو شوێنانی تر کە هاتین بۆ ئەمنەوەکو سەرپێڵی زەهاو یا ئەو لا ئەو دیهاتانی تر کەم بوو، بەڵام زۆر مەعجیبە بوویت. دوای ئەوەی کە هاتین بەرەو سەرپێڵی زەهاو ئەو دیهاتی تر کە ناوی کۆیک بوو بەداخەوە کە چوینە ئەوێت کۆمەڵی خەڵکمان بینی بۆ منە پیاوێکی بەڕێزمان بینی کە تەنها خۆی لە ماڵەکەی دەرچوو بوو، ینی دوو مناڵی لەگەڵ خێزانیان لە ماوەی چەند سانیەیەکا لەدەستدا بوو. ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە لەگەڵ ئەوەی ئەو هەموو ناڕەحەتی بەسەرات بوو بەردەوام شکری خۆیان کرد، ینی ئەوت هەر ئەو لەحزەی کە زانیومە ماڵ و منداڵەکانم تیا چوون لەگەڵ خێزانمە هەر ئەو لەحزە چەند جارێ شکری خۆی کرد بوو. شێوازیمانەوەی ئێمە ینی لەوە دەرچوو بوو ئێمە بەتەمابین بۆ منە لە ئوتێلێکە یا لە شوێنێکی تایبەتا بخەویت، تەنانەت وامان لات بوو بڕابکە شەوی یەکەم ینی بە تەکلیفی ئەو ماڵی کە لەوێ بووین تەکلیفیان لێکردین چوونە ناو خێمەکانیان پێمان ئاسایی بوو هەر لە ناو ئەم سیارا بخەوین بۆ من لەو شوێنەی کە تیا بووین. ئەوەش گەورەی کارەساتەکەی ئەوان بوو کە بەداخەوە ئەنی لەوە دەرچوو بوو ئینسان چی بکا بۆ خۆی بڵێ من چی بکەم یا چی بخۆم. هەنی شەو لەو ماڵی کە تیا بووین تقریبا وابزام سعات دوای دەی شەوی ئێرە بوو کەس نیو ساعتێک لە ئێمە وابزام لە پێشترە خواردنیان بۆ ناوین بڕاب کە ئەوەنە تێر بووم یانی لە مێشی خۆمات وامەزانی هەر ئەو داقەنانم خواردووە کەچی ئەوانمانە بینی شتێکیان کە زۆر تەئسیری لە من کرد، ینی ئەوەنەی کە ئێمە خەمان بۆ ئەوان خواردبوو بەدەم گریانی ئەوانەوە بووین کەچی ئەوانەیانوت ئێمە زۆر لەوە زیاتر خەمان بۆ حاڵەتی وەزعی کورسانی ئەمە خواستووە کە چی ڕوویداوە و ئەو حاڵەتە نەخوازراوانەی کە بەداخەوە بەهۆی هەڵی کۆمەڵە سیاسیەوە ڕوویدا ئەوان زیاتر لە ئێمە متەئسیر بوون بۆ حاڵەتی کە ڕوویداوە. وەڵاهی ئەوەی ڕاستی بێ لەسەر ئەوەی کە ئایا چەند نێتوانیمانە سەرکەوتوو بین لە تۆمارکردنی ئەو حاڵەتانەی ئێرە دیارە ئێمە لەسەر ڕۆشنایی ئەو پرسیارانەی کە لە خەڵکی ئێرەمانە کرد کۆمەڵی چیرۆکمان دەستکەوت ئەگەر نەماتوانی بێت لە 100% واقعی ئێرە بگوازینەوە بۆ خەڵکی بەشێکی زۆریمان گواستووەوە. یەکێتر لەو چیرۆکە ئاساتاویانەی کە بەڕاستی زۆر کاریگەری لە من کرد ئەو شەوە بوو کە بەڕێز کاک عەلی لەگەڵمانە لە لادێکی خۆیان و هاتووە سەرپێڵی زەهاو ئەویش منداڵێک و خێزانەکەی لە ناو خانووەکەیان لە دەستدا بوو، ینی بەردەوام دەنگی مناڵەکەی لە مۆبایلەکەیان لێ ئەدا کە خێزانەکەی فێری قورئانیە کرد، ینی سورەتی ئینا ئەعطەیناکە الکەوسەری پێرە کرد. لەو لەحزا بەردەوام لەو دیهاتی خۆیان تاگەشتینە ئەم لادێ بەردەوام ئەو قورئانەی لێ ئەدا کە ژنەکەی فێریە کرد. بەڕاستی دیمەنێک بوو، ینی
پێم وابوو سەختترین دیمەنی ئەو ڕۆژە بوو ینی ئەو ڕووداوە بوو بەس ئەمڕۆ کە ڕۆشتی مناڵێکمان بینی زۆر لەوە سەختتر مناڵێکی بچووک پێم وابێت تەمەنی 7 ساڵ بوو کە تەنها خۆی لە تەواوی بنەماڵەکەیە دەرچوو بوو ئەم مناڵە هیچ شتێکی تری نەئەزانی جگەلەوەی ئێوە بە تەمام دایک و باوکم بێنەوە لە ینی ئەوەش کە ئێمە توانێمان تۆماری بکەین و وەکو فیچەر داوەزێ لە پەیامی ئەوکو بەرنمەیەکی تایبەت پێم وابێ بەسە بۆەوەی خەڵکی بزانێت چی لە وڵاتە قەوماوە بەهۆی ئەو مەلەرزەی کە ڕوویداوە على الخصوص ئەو کوڕێکە باوکو و دایک و برا و خۆشک و هەموو کەسی لە دەستدا بوو زۆر پێی ناڕەحەت بووم ینی ئەوەنێ پێی ناڕەحەت بووم هەچێت چاوم لێ ئەکرد ینی گریان مەهات نەمەتوانی ینی زۆر چاوی لێ بکەم و هەروەها بۆ ئەو پیاوێکیش بوو هەروە چوین ئەوی شەر کەسی نەمابوو لە ناو بنەماڵەکەیە زۆر ناڕەحەت بووم شێوازی کارکردنەکەشمان ئەنی بەیانی کە هەڵەساین بۆ نوێژ ئەنی ئەوە زەوقمان بوو هەروە منیژوە ئەو کاکجلال و کاک عادڵیش ینی زیاتر بڕۆین ئەو شتانە ببینین و کارێکی زیاتر بکەین لێرە ینی سەعاتی 6 هەڵەساین دوای نوێژ ینی ئەڕۆشتین بۆ لای ئەموو ئەو تەسویرمانە کرد و هەنی هیلاک نایبوو ینی باوەڕکە هەتا سەعاتی 11 شەو ئێمە ناو چادرەکانە حتا شەوانە ئەگەڕین بەرناممانە کرد لەگەڵ ئەوانەی کە بۆ مەلەرزلیاندا بوو لەسەر پێڵ و لە گوندەکانە. بەڵام لێرە ئەتوانم بڵێم کارە ساتەکە ئەگەرچی جیاوازیان زۆرە لەگەڵ هەڵەبجەیە ئەو لەلایەن زاڵمێکەوە بەڵام لەلایەن خی گەورەوە بووە بەڵام حتمما ئێرە خێری تایە وەک خۆیان باسییان دەکرد ئەتوانم بڵێم چیرۆکەکان لە دوای 30 ساڵش لێرە هێشتا ڕەنگە هەر چیرۆکی تازە دەستکەوێت زۆر بەداخەوەم و بۆ هیوایم کە توانی بێتم دەردەدڵێک لەگەڵ خەڵکی ئێرەیا بکەم توانی بێتم بەشێک لەو چیرۆکانە بۆەوە بگوازمەوە بۆ هیوایم کە هەمیشە شکوی خوا بکەین چکە ئەمان زۆر شکوی خۆیان دەکرد بەڕاستی ئەمانە کە کورد زمان بوون ئەوەندەی کە دەیانزانی ئێمەش کورد زمانین لە عێراقەوە هاتوین زۆریان پێخۆش بوو زۆریان پێخۆش بوو لەبەرەوەی دیارە ئەوان زۆربیان کە باسییان دەکرد بە چەند خولەکێک پێش بوو مەلەرزەکە ئەوان هەر ینی باسی کوردستانی عێراقیان کردووە لەو کارەساتی کە بەسەر کەرکووکە هات خەمیان بۆ ئێمە خواردووە بەڵام دیارە ئەمانش خوای گەورە خەمێکی ئێستاداون بە کۆڵا کە لە ناو ئەم خەمەشدا هێشتا هەر بیریان لای ئێمە بوو پێشوازیان لە ئێمە دەکرد کە دەیانزانی لە کوردستانی عێراقەوە هاتووم هەواڵی ئەوەیان زۆر دەپرسی پێشەوەی کە من هەواڵی خۆیانیان بپرسمەوەن هەواڵی ئەویان دەپرسی لەوێ ئێستا وەزع چۆنە کوردانی ئەوێ چۆنە خۆشبەختانە توانیم ئەوەندەی کە لێرە بمێنمەوە لەو دوو ڕۆژەی لە ناو سەرپێڵزەهاوە بمێنمەوە بەو پەڕی توانامەوە ئیش بکەم تا بتوانم کەمتر دانیشم تا بتوانم زۆرتر بگەڕێم دەردەر لەگەڵ خەڵکا بکەم چیرۆک تۆمار بکەم خۆشبەختم و خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە توانیم بگەمە ئێرەوە و چیرۆکانە تۆمار بکەم بۆ ئێوەش.